کوردستان حەسەن نوچێگانەمە وێ ئاگاهیان بدەمەژ لندن کوردستان ئەمش دەست پێکێ ji کوشتنا ava Necmedîn dest pê bikin tometbar kiye navê wî meselan li gorî daxuyaniyên polîsan dam bi tawana xwedaniye çima efkar encam da bû li Brîtanya. دڵدار بەپێی مێدیەکانی وڵاتە دانا عەبدوڵڵا کە بە بکوژی ئاڤان نەجمەدین ناوبراوە ئەو دانی بە تاوانەکەی خۆی داناوە 3 ڕۆژ پێش ئەوە ئاڤان نەجمەدین ڕەتی کردوتەوە کە ئەو هاوکاری دانا بکە بۆ مانەوەی چکە و داوای مافی پەنابەرێتی کردبوو چەند جارێ داواکەی ڕەت کرابەوە بەڵام مەگەر بەهاتە ئاڤان هاوکاری بووە سەپۆرتی بکردایە ئەوە کەیسێکی دیکەی دەبوو پێداچونیان پێدا دەکرد بەڵام 3 ڕۆژ پێش ئەوە ئاڤان ڕەتی کردوتەوە کە هاوکاری بێ هەمان پارێزەریان هەبووە دوای ئەوە دانا بڕیارەدا کە هاوژینەکەی خۆی بکوژێ ئاڤان نەجمەدین هەڵبەتە بە چەند جارێک چەقۆی لێداوە و دواتریش چەقۆکەی شتۆتەوە و خستێتە جێگەی خۆی دوێنێ بۆ 30 خولەک دیسان ئینتەروی هەبووە و دانی بۆ داناوە کە ئەو بکوژی ئاڤان نەجمەدینە بڕیاریشە لە 1 ئەپریلا لە 1 چوارە دوایین بڕیار دادگا دوایین بڕیاری خۆی بدا بەوەی کە دانا بۆ هەتا زیندانی ئەبەدی بێ هەڵبەتە زیندانی ئەبەدی لێرە چەند جۆرێکی هەیە ئەگەر ئێمە کەیسی دانا بەراو بکەین لەگەڵ ئەو کەیسانەی کە بکوژی خێزانی خۆیان بوون یان خۆشەویستی خۆیان بوون ئارتەر مەیر هەیە کە لە ساڵی 2015 هەمان کەیسی هەبووە بە زیندانی هەتایی سزا دراوە تا هەتا لە زیندانە بێ بەڵام هەندێک جار زیندانی هەتایی 20 ساڵە 27 ساڵە هەتاکو 37 ساڵ بەپێی کەیسەکان دەگۆڕێ بۆیە لە 1 چواردا دادگا بڕیاری خۆی بەتەواو تێدا کاژێر دەی سەر لە بەیانی باشە یعنی مادەم کو هەیە بڕیار نەهاتیە داین دانا وێ لە هەکە بێتە زیندانیکردن حتا وێ لە بەریتانیا دە زیندانیدا با یان وێ وی ڤەگەڕێنن دیپۆرت بکەن ji بۆی کوردستانê li gorî ku têgotin. هەڵبەتە ئەوە دادگا بڕیاری لێدا بەڵام لەبەرەوەی کە دانا لە بەریتانیا دەژیوە داوای مافی پەنابەرێتی کردووە و ئەو تاوانەشی هەر لە بەریتانیا ئەنجامداوە لەو بڕوایەدام کە زیندانەکەشی هەر لە بەریتانیا دەبێت. کوردستان دەربارەی برێگزیتێدا ئیرۆ دانوستان چاوە بڕێڤە چوون بە تایبەتی دناوبەرە تریزا مەی و کۆردندا. جامی کابن دڵدار هەموو ڕۆژانێکی چوارشەممان پەرلەمانتاران پرسیارەکانی خوان ئاراستەی سەرۆکوەزیرانەکان ئەم ڕۆژ بە هەمان شێوە مەی لە پەرلەمان بوو بەڵام لەگەڵ جێمی کۆبن سەرۆکی پارتی ئۆپۆزیسیۆن کە زۆر بە توندی ڕخنەی لە ترێزە مەی گر و بە هەمان شێوە ترێزە مەی وەڵامەکانی ڕخنە ئامێز بوون بۆ جێمی کۆبن ئەمە یەکەم جار نییە هەڵبەتە هەموو ڕۆژانێکی چوارشەمە بەم شێوازە دەبێت گفتوگۆکانی نێوان جێمی کۆبن و ترێزە مەی بۆیە ئەوەی کە ئێستا ئەگەرێکی زۆر بەهێز هەیە کە جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بەبێ ڕێکەوتن کە ئەمە بەلای زۆربەی بەریتانیەکان و سیاسەکانی ئەو وڵاتەش کە کەمێ پێشێستاش چەند لۆرد و سیاسەکان قسەیان بۆ ڕووداو کردووە پێیان وایە کە کارە سادەقەومێ وڵات بەرەو هەڵدێرە بە ئەمە کاریگەرێکی زۆر نەرێنی بۆ ژێرخانی ئابووری ئەو وڵاتە بێ ئەگەر بێت و بەریتانیا بەبێ ڕێکەوتن جابێتەوە لە یەکێتی ئەوروپا و hello hi I've got a live sending sorry دڵدار بۆیە پارتی ئۆپۆزیسیۆن داوای ئەنجامدانی یاخود گشتپرسی دووهەم یان هەڵبژاردن لە پێشوەختەیە داوا دەکەن بەڵام ئەمەش پارتی دەسەڵاتدار کە ترسی لەوە هەیە کە دەنگەکانی کەمتر بکە چونکە زۆربەی شەقام و سیاسەکانیش پێیان وایە کە ترێزە مەی نەیتوانوێت سەرکردایەتێکی باش بکە و تا ئێستاش نەیتوانوێت کێشەی سنوورەکانی کۆماری ئێرلندا و ئێرلندای باکوور چارەسەرکا کە ئەمە بربەستێکی گەورەیە لە بەردەم جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپادا بۆیە مشتومڕەکان بەردەوام من بڕیاریشە سبەینێ دەبێتێکی فراوان لە نێو پەرلەماندا بەڕێوە بچێ هەل لەسەر برێکسیدا ئەمە دەرفەتێکە هەلێک کادرێتە پەرلەمانتاران بۆی بزانن کە چیان دەوێ داوای ئەوان چییە ئەتەیانێ گۆڕانکاری لە چیا بکەن بۆیە و لە 26 ئەم مانگەشدا ترێزە مەی ڕاگەنراوێک بڵاوە کاتەوە لەو ڕاگەنراوەیە ئاشکرای دەکا کە ئایا بەریتانیا بەبێ دیڵە چێتە دەرەوە یاخودنا و هەتا ئێستاش هەوڵەکانی بۆ بەدەستهێنانی پشتیوانی پەرلەمانتارانە. کوردستان لە پشتە ئاڵەیەن یەکتی ئەوروپای تێنە دیتن کێ واڵە ئانینە وێ دەڕێ و یعنی ئارمان جوان چییە؟
دڵدار لە پشتی منەوە دووبەرە هەنبەرەی جیابوونەوە و بەرەی لەگەڵ مانەوە و جیابوونەوە هەردووکیان لە بەردەم پەرلەمانەوە دەنگەکانیان بەرز کردوتەوە دایانەوەی دەنگیان بگاتە هەم پەرلەمان هەم حکوومەت ئەوانەی کە لەگەڵ جیابوونەوەیان بەبێ دیڵەوێ بەبێ ڕێکەوتنەوێ و بەشێکیشیان کە ئەوانەی دەنگیان بە جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا داوە ئێستا پەنجەی پەشیمانیان گەستووە ئەو ڕێکەوتنیان ناوێت کە ئێستا کراوە تا رازینین بەم ڕێکەوتنەی کە ئێستا هەیە هەندێکیشان رازینین بەوەی کە بەریتانیا جابێتەوە لە یەکێتی ئەوروپا بەبێ ڕێکەوتن بەرەی مانەوەش لە بەردەم پەرلەمانە هاوار دەکەن کە دەبێ بەریتانیا لە یەکێتی ئەوروپادا بمێنێتەوە ئێمە ترێزەمەیمان ناوێ وە گشتپرسی دووهەم ئەبێ ئەنجام بدرێ یاخود هەڵبژارنێکی پێشوەختە. کوردستان حەسەن ji Londonê te merabî spas ji bo ya gehiyên ku te dane me.